سڵاوتان لەبێت بەیانیتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان بستیتان زۆر خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ ئێوە زۆر جار ئێمە بە خۆمان ئەڵێن من چانسم نییە بەڵام هەر بەیانی کە چاوت هەڵهێنا و هەناسەیەکی دیکەت هەڵمژیەوە ئەوە چانسێکی تر لە ژیانە بە تۆ دراوە بۆ ئەوی کە باشتر بژیت و بۆ ئەوی کە تۆ زیندویت ئەمە گەورەترین شانسی ژیانی تۆیە کە ئەگەر ئەو شتانی بتەوێت ئەنجامیان بدەیت و هەر هەنگاوێک کە لە خەڵتایە هەڵی بێنیت بۆ هەر ئامانجێک ئەوە دڵنیابە تۆ چانسی گەیشتن بۆ ئامانجت هەیە بۆیە ئەم بەیانیەش وەکو بەیانیەکانی دیکە زۆر خۆشحاڵم کە توانیومە لە ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی ڕۆژ باش لەگەڵتانە بم خۆشحاڵم کە بە کۆمەڵی بڕگە و بابەتەوە هاتوومە لاتان سافی ڕۆژ باش هەموو ڕۆژێک کۆمەڵێک کار و چالاکیەکات بێت جوانترین بابەتەکانتان پێبگەێنێت بێگومان بابەتی سەرەکی ئەمڕۆژمان بابەتێک دەبێت دڵنیام کە هەر یەکێک لە ئێمە خۆشحاڵی خۆی بۆ دەرەبڕێت ئەگەر ئێمە هەڵنەستین بەو کارش چونکە دەزانین ئەو کارە هەم ژینگە دەپارێزێت هەم بۆ تەندروستیمان باشە کاتە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنمەکەمان ئەوەیە کە کۆمەڵێک تابی زانکۆ لە سۆران هەستاون بۆیکە بە پایسکل دەچن بۆ زانکۆ و ئەمە کارێکی زۆر باشە هەم ژینگە دەپارێزێت هەم تەندروستی شەپارێزێت بۆیە وتم دڵنیابووم لەوەی کە لەبری ئەوەش بڕیارمدا کە خۆشحاڵە من کە بیسەری هەواڵێکی لەم شێوەیە بن یان کەمپینێکی لەم شێوەیە ببین ئەمە قسەیان لەگەڵەکەین ئەمە ئەو بابەتانە و دەچینە کورتەیەک لە هەواڵەکان بزانین لە دنیای سیاست چی دەگوزارێت جگەلەوەی کە لە بابەتی کۆمەڵایەتی کۆمەڵشتی ترمان بۆتان ئامادەکرد لەگەڵ ژمارەیەک کۆمپانیای دەرمان لە هەولێر داخران بەڕێوەبەراتی کۆنتترۆڵی جۆری دەرمان لە ڕاگەندراوێکدا کا کۆپیەکی بۆ کوردستان 24 نێردراوە ئاماژەی داوە با هۆکاری سەرپێچی و پابەند نەبوون بە ڕێنمایی و مەرجەکانی کوالێتی کۆنتترۆڵی دەرمان ئەو کۆمپانیایی دەرمانیان لە هەولێر داخستووە نۆ کۆمپانیاواتە لە هەولێر داخراوە ئاماژە بۆش کراوەکە هاوشان لەگەڵ پۆلیسی شارەوانی و قەزای ناوەندی هەولێر لا پشکنینەکان بەردەوام دەبن و هۆشداری دەداتە سەرجەم کۆمپانیەکانی دەرمان پابەندی ڕێنمایەکان بن بە پێچەوانەوە ڕوبەڕووی سزای توندی یاسایی دەبن. وەزیری دەرەوەی بەریتانیا ڕای دەگەێنێت زۆر گرنگە هەڵبژاردننی عێراق بە شێوەیەکی ئازاد و شەفاف بەڕێوە بچێت. بڕیاریشە ئەمڕۆ سەردانی هەرێمی کوردستان بکات. دۆمینێک ڕاب وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەاندووە بۆ عێراق زۆر گرنگە ئەو هەڵبژاردنە بە شێوەیەکی ئازاد و شەفاف و متمانە پێکرا لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان بەڕێوە بچێت. وەزیری دەرەوەی بەریتانیا ئاماژەی بۆش کردووە گرنگە لەو هەڵبژاردنەدا دەنگی خەڵکی عێراق ببیسترێت و خەڵکی بە ئازادانە دەنگ بدەن. بڕیاریشە ئەمڕۆ سەردانی هەرێمی کوردستان بکات و لەگەڵ بەرپرسانی باڵا تۆ ببێتەوە. هاوسەرۆکی هەدەپا ڕای دەگەێنێت گۆڕەپان بۆ مافیەکان چۆڵ ناکەن. پەروین بۆڵدان هاوسەرۆکی پارتی دموکراتیک گەلان هەدەپا لە گوتارێکدا ڕایگەاندووە دۆسەی داخستنی هەدەپا لەلایەن دادگای تورکیا بەهێزترمان دەکات و تێکۆشانمان گەورەتر دەکات. ئاماژەی بۆش کردووە هەر کاتێک ناپاکیەک لا دەسەڵاتی تورکیا ئاشکرا دەبێت دۆسەی داخستنی هەدەپا دەکاتەوە. پەروین بۆڵدان جەختیشی کردەوە گۆڕەپانەکە بۆ مافیاکان و چەتەکان چۆڵ ناکەن. و هەواڵێکیش سەبارەت بە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کە ئەنتۆنیۆ گۆتێرسیان بە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان هەڵبژاردەوە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی سەر بە نەتەوە یەکگرتوەکان دووبارە ئەنتۆنیۆ گۆتێرسیان وەک سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان پەسەند کردووە تا 2026 لەو پۆستەش دەمێنێتەوە. گۆتێرس لاخولی بوو هەمدا هیچ ڕکابەرێکی نەبوو لە کاتێکدا نزیکەی 10 کەسی دیکە ئارەزوی پۆستەکەیان دەکرد بەڵام بە فەرمی کاندید نەبوون چونکە هیچ کام لەو 193 وڵاتی کە ئەندامن لە نەتەوە یەکگرتوەکان پشتیوانیان لێ نەکردن. گۆتێرس تەمەنی 72 ساڵە پێشتر سەرۆکی وەزیرانی پورتوگال بووە لە ساڵی 2017 پۆستی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانی وەرگرت و تا ئێستاش بەردەوام و تا 2026 گەنجێک زلەیەکی لا سەرۆکی فەڕەنسادا دوای ئەوەی کە گەنجێک زلەیەکی لا ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسادا سەرۆکی فەڕەنسا قسەی بۆ ڕۆژنامەی جۆفێن کردووە
و دەڵێت ئەوەی ڕوویداوە توندوتیژێکی کەسی بووە دەبێت واز لە شتە کەسێکان بێنین و باسی گفتوگۆ جەماوێرەکان بکەین. ژان کاستێس سەرۆک وەزیرانی فەڕەنسا لا پەرلەمانی وڵاتەکەی ڕاگەاندووە ئەو زلەی لا سەرۆکی فەڕەنسا درا زلەیەک بووەکە لە دیموکراسی دراوە. دەشڵێت دیموکراسی واتە دیالۆگ و دەربڕینی بۆچوون و ڕوبەڕووبوونەوەی تێڕوانینە جیاوازەکان. لە هیچ شوێنێکی دیموکراسیدا جێگەی توندوتیژی نابێت. ئەوش ئەو هەواڵە گرنگانە بوون کە پێکەوە بینەوە. بەڵێ ڕەنگە زۆر جار چارەکی ئەنجام درابێت بۆ پاسکیل سواری و تەنانەت ڕێگەش لە هەولێر ڕێگەکی تایبەت دروست کراوە بۆ پاسکیل سواری. ئەمە واتای ئەوەیەکە خەڵکی کوردستان دەیانەوێت لە ڕێی چالاکوانانەوە بێت لە ڕێ ئەم قوتابیە هۆشیارانەوە بێت یان لە ڕێی حکوومەت و دەستگاکانەوە بێت ئەوە پاسکیل سواری بکەن بە کولتور و بەشێک لە قوتابیان و خوێندکارانی زانکۆی سۆرانیش ڕۆژانە بە پاسکیل لە بری ئۆتۆمبیل دەچنە زانکۆ. ئەمە پرۆژەیەکی زانکۆی سۆرانە و ئامانجێ بە کولتورکردنی لێخوڕێنی پاسکیلە لە بری ئۆتۆمبیل. سێ قوتابی زانکۆن و لە ڕوانزەوە بەرەو زانکۆکەیان ڕێدەکەن. لە سۆران کاروانیان زیاد دەبێت و بەشێک لە هاوڕێکانیان هاوشێوەی ئەوان بە پایسکل بەرەو زانکۆ دەچن. پرۆژەیەکی ژینگە پارێزی و برەوی وزەی کەسی زانکۆی سۆرانە و ئامانزدارە. کەمپی زانکۆی سۆران ژمارێکی زۆر لە قوتابیان و مامۆستایان تێدایە بۆیە بڕیارەکەمان ئەوە بوو کە قوتابیان لە ڕێ پایسکل بەکاربێ هەندیان بدەیت کە پایسکل بەکاربێن و بە پایسکلەکانیان بتوانن داخلی ناوکەم بن. لە کاتێکدا ئۆتۆمبیلی قوتابی لە بەردەم کەم دەمێنێتەوە چکە سنووری فراوانی ناو کەمپی تەحمولی هەموو ئەو زەحامەی ناکات. قوتابیەکان بەکارهێنانی پایسکل لە بری ئۆتۆمبیل بە هەنگاوێکی گرنگ دەزانن لە بواری تەندروستی و خزمەتکردنی ژینگە و کەمکردنەوەی جەنجاڵی. داواکاریشن ئەمە بکرێت بە کللتور. ئێمە ڕۆژانە لەگەڵ چەند هاوڕێک بە پاسکل دەین و پێیانشان بۆ مامۆستان و قوتابیانی زانکۆکان ئەویان قوتابخانەکان ئەتوان پاسکل بە کەلتور بکەن و بۆ ئەوەی لە شولارش تەندروستیان هەبێتەوە بتوان ژینگەیەکی باشە بکەن. ئامانج لەو پرۆژێ ئەوەیە کە هەم قوتابیان وەکو وەرزشێک بەکاری بێنن پاسکل هەمیش زوو گەیشتن بە کەمپی زانکۆکانیان و هەمیش بۆ پاکتر ڕاگررتنی ژینگە دەتوانن پایسکل بەکاربێنن بۆ ئەوەی بتوانین هەم جەنجاڵی شار و هەمیش ئەو مەسروفێکە لەسەر قوتابیان و لەسەر مامۆستانەیە کەم بکەینەوە و هەم سوودی تەندروستی بۆ خودی ئێمە و هەم بۆ کۆمەلگاکەشمان دەبێت. زانستی تەندروستی سەلماندوویەتی لێخوڕینی پایسکل ڕۆژانە بۆ ماوەیەک کەمتر نەبێت لە سیخولەگ سوودی بۆ بەهێزکردنی ماسوولکەی دڵ هەیە و کەسەکە دوور دەکاتەوە لە مەترسی توشبوون بە نەخۆشی دڵ و سوودی زۆری بۆ سەرکەوتن بەسەر نەخۆشیەکانی شێرپەنجە و شەکرە و دڵ و مێشک هەیە. زانکۆی سۆران ئامانجێتی هەنگاوی دەستپێکی بنێت بۆ بە کللتورکردنی بەکارهێنانی پایسکل لە بری ئۆتۆمبیل. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. بەڵێ وەک بینیتان هاوکارمان تەیفور لە سۆرانە ئەو راپۆرتەی ئامادە کردبوو بێگومان راپۆرتێکی جوانە چونکە بابەتەکە زۆر سەرنجڕاکێش و جوانە. ئەمیش ئەوە دەگەێنێت کە قوتابیان ئەویان بەلاوە گرنگە کە هەم تەندروستیان پارێزراو بێت هەم ژینگەیان پاک بێت و هەمیش ئەم کارە بکەن بە کولتور. بۆیە ژمارەیەک لە قوتابیانی زانکۆی سۆران کەم کاریان کردو و هەوڵی بە کولتورکردنی بەکارهێنانی پایسکل دەدەن ڕۆژانش بە پایسکل دەچن بۆ دەوام. ئەمە جێ ئەوەیە کە ئێمەش یارمەتی دەریان بین پاڵپشتیان بین بۆی کە ئەو بیرۆکەی ئەوان بیکەین بە کولتور. هەر سەبارەت بەمە جێخۆیەتی کە کەسێک لەو گروپە بکەین بە میوان و فەهەد کەریم سەرپەرشتیاری پرۆژەکە بە کولتور یعنی سەرپەرشتیاری بە پرۆژەکردنی کولتوری پاسکیل سواری میوانی منە بێت. بەڵام لە ستۆدیۆ نییە لە سۆرانەوە لەگەڵمان بەشدارە بێت و ئێمە بەیانی باشی لێ ئەەکەین. ڕۆژت باش کاک فەهەد. بەیانیتان باش بەیانی بینەرانی ئازیش باش. بانی تۆ باشتر.
کاکفەت پێش هەموو شتێک ئەمڕۆ پایسکلێک لە پشتە سەری جەنابتۆی لە وێنەکە دیارە ئەمڕۆ بە پایسکل هاتووی بۆ دەوام بەڵێ هەڵبەتە دوای ئەم پرۆژەیە هەوڵمان داوە کە پایسکل ببیتە کللتورێک و لەناو کۆمەلگا بە نۆرمالیزە بکرێ ئیدی وەکو دەستپێک هەوڵمان داوە کە لە خۆمانەوە زیاتر کار بەو پرۆژە و ئەوەکەین بکەین لە هەتاوەکو بەلای خەڵشەوە ئاسایی بیت و بتوان وەکو نەریتێک لە مەوضوع بەکاری بێنن. باشە من گەر هاوکارانم یارمەتی دەرم بن دەنگی کاکفەهەت زۆر بە کەمیاگاتە لای من بۆی کە گوێبیستی قسەکانی کاکفەهەت بم پرسیاریەوەت بالێ بکەم کاکفەهەت تۆ ئێستا ناو زانکۆیت هەر لە نەناو ئەو شوێنەی کە ئێوە ئەچانەوێت ئەم کارە لەوێ بە کولتور بکەم بۆی کە لە گەنجانەوە ئەمە دەست پێ بکات و خەڵکی تریش چاوتان لێ بکات چەندێک توانیتانە کاریگەری بخەنە سەر قوتابیانی زانکۆ و ئەوانیش وەکو ئێوە سواری پاسکیل بن چکە لە راپۆرتەکە ئاماژەی بە چەند ژمارەیە کرد چەندێک زیادی کردۆ ژمارەکە بەڵێ طبعاان زانکۆ وەکو ناوەندێکی ئەکادمی بەرز و باڵا بە اعتیباری ئەوەی کە سەرقافلەی کۆمەلگاشەکات و هەموو ئەو گۆڕانکاری و پێشکەوتنانێکە لە هەر مشتەمەعەکدا ڕوودا هەڵبەتە ئەوە نەتیجەی کار و پلانی زانکۆیەکانە و ئەرکێکی ئەخلاقی زانکۆشە هەم لەم ڕوانگەیەوە ئەمە دەستپێکی ئەم پرۆژەیەمان ئەگەر چی لە ئێستا دەستمان پێکردووە بەڵام بڕیارەکان دوایکردنەوەی کەمپی زانکۆمان دانانی کۆمەڵە ڕێ و شوێنێک کۆمەڵە بڕیارێک یەک لەوان هاندانی قوتابیان بوو پایسکل بەکاربێنن ئەمە لێرەدا وەکو دەستپێک کە خسمانەواری جێبەجێکردن و بە خۆمان هەم وەکو زانکۆ بەشدار بووینە لە پایسکل سوارێکە هەموو کۆمەڵێک لە قوتابیانە وەکو دەستپێک هاتن ئەوە تەنها ڕاگەاندنی پرۆژەیەک بوو بۆ ئەوی هەموو ئەو قوتابیانیت کە لە ڕێگەی ئەم قوتابیانەوە هان بدرێن و بەشدار بکەن و ئەو پێداویستانێک کە پێویستە لە بەردەستدا بوو زەمینە سازیان لۆ بکرێت و لە ڕێگەی ئەو کۆمەڵە قوتابیانەشەوە پەیامەکە بگاتە تەواوی کۆمەلگا و کۆمەلگاش بە شێوازێکی نەریتیانە سەیری پایسکل بکات و طبعاً ئەمە کە بەزلی ڕسمیشەوە بە پایسکل سواری هاتیینە سەردەوام ئەوە بەو دەلالەتی کە پایسکل تەنها جگەلەوەی وەرزشێکیشە تەنها بۆ پایسکل سواری و پێشبڕچیەکان نییە بەڵکو وەسیلەیەکە پێداویستێکە بۆ گواستنەوە و گەیاندنیش بۆ چونە سەرکار بۆ بازارکردن ئەمەش دوای ئەوەی کە دەبینین جەنجاڵێکی زۆر هەیە و ژینگە لە ژێر خەتەرێکی زۆردایە و هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەگەڕێنەوە کە پێویستە هەر تاک بە تاکیی سەر ئەم ڕووی زەمینە وشیار بێت لەوەی کە بەرگەهەوا و کەشوهەوا لە ژێرچ کاریگەریەکە و بۆیە بەشێک بێ لەو کەمکردنەوەی جەنجاڵی و ئەو زەختەی ئەو لۆدەی لەسەر کەشوهەوا هەیە باشە بێگومان کاک فەهەد لە پرۆژێکی ئەم شێوەیە کە ئێوە ئێستا بەتەمان کاری پێ بکەن تا چەندێک بەدەمتانەوە هاتوون لە شاری لەو ناوچەیە یان بە تایبەتی ناو زانکۆکە تا چەندێک قوتابیان بەدەم پرۆژەکەی ئێوە هات طبعاً هەر پرۆژەیەک دەستپێکی پرۆژەکە دەبێت و ڕەنگە لە سەرەتایەکەی تۆزێک کاری بێ وەکو ئەوەی کاری ویست و هەتاوەکو کۆمەڵە بڕیار و ئامادەکاریەک بۆ ڕاگەاندنی پرۆژەیەک بکرێ دیساش کە ڕای ئەگەینە کاری پێوێ هەتاوەکو بتوانە هاندان ڕەنگە زۆر شت بێتە پێشێ لە ئەسنای لە ماوەی تەجروبە و ئەزمموی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ڕوبەڕوومان بێتەوە پێویست بک بەوەی کە ئامادەکاری زیاتری لۆ بکەی پێویست بک بەوەی مستەزەماتی باشتری بۆ دابینکەن بۆ نمونە ڕێگاوبان بۆ نمونە تێگەیشتن عقلیەت ئەم پرۆژێ جگە لە واری جێبەجێکردن ینی وەکو ئاماژە وەکو بواری ڕیکلامی و ڕاگەیاندنیش کاری لەسەر بکرێ ئەمە کۆمەڵێک لە قوتابیانمان هانداوە بەڕاستی لە ناوەندەکانی خوێندن هەتا قۆناغەکانی تری خوێندن کە قۆناغی باڵین ناوەندی ئەوانەیە سمینارات بکەن باس لە سوودەکانی پایسکل بکەن ئەو تیمە جگەلەوەی کە بە خۆیان پراکتیکیە و وە لە ناو زانکۆ ڕنگدانەوەی باشی هەیە
هەوڵەدەین لە ناوچین و توێژەکانی تری کۆمەڵگاش لە ڕێگەی ئەم کۆمەڵە خۆبەخشانە و ئەم جوودەی کە لە پشت ئەو مەسەلەیەوەیە لەسەر ئەم پرۆژەیەوەیە کاری جدیتری لەسەر بکات و تا مەبەستەکەش بە کللتورکردن و بە نۆرمالی زەبوونی پایسکلەوە بەتایبەت لە ناو ئافرەتان و هەروات هەر ئەوەش پرسیارەکەی منە کە ئەمەوێ لە جەنابتی بکەم لە ناو ئەم بەدەنگەوە هاتنە چەندێک خانمانی تێدایە چونکە هاتن بۆ دەوامی زانکۆ جلوبەرگی خوێندنگا و یاخود جاریوای جلوبەرگێکی تر لەبەر ئەکرێت تا چەندێک کچان بەدەم ئێوەوە هات لە ناو گروپەکەتان ئێستا کە پێکاتۆ کچیتیایە بەڵێ مەبەستت لەوانەیە کە چەند ئەو قوتابیانە لە کاتی دەوام هەر لە پرۆژەکەش بەکاری دێنن هەر لە پرۆژەکەش و هەر لەوانش کە بەکاری دێنن بەڵێ بەڵێ تاوان ڕەنگە زۆر جار کاریگەریەکانی تری بابڕێ کەش و هەوایانە کۆمەڵە شتێک لەسەر ڕێژەی ئاستی بەکارهێنانی پایسکل هەبێت یعنی بۆ نمونە لە ڕۆژانی باران یاخود جە و سار بێ یاخود زۆر بە پێچوانەوە زۆر گەرم بێ ڕەنگە کاریگەریەکی نەگەتیڤ بکاتە سەر پایسکل سواری پایسکل سوار نەتوانێت وەک پێویست بەکاری بێنێ بەت لە کاتێکدا کە هەموو ئەو مەرج و سەلامەتی و پێداویستیانەی کە لە پێویست لە ڕێگاوبانەکاندا بۆ پایسکل سواری هەبێت ڕەنگە ئەوش لە ئاستێکی پێویستدا نەبێت بە تایبەت لە شارێکی وەکو سۆران کە سەرەتای فراوانبوونێکی پێوە دیارە و پێویستی بەکاری زیاترە بەڵام خۆشبەختانە دەنگدانەوە و بەکارهێنان و هەروەها ئیستجابە زۆر باش بۆ لە ناو قوتابیانەوەوانە زۆر دەبێ خاڵ ئاماژ پێ بدەم بۆ مەبەستی بەڵێ کە مەبەست لە ئێستا پانتایی کەمپەکەمان چەند هزار دۆنمێکە ئەمە لە کاتێکدا ناتوانرێکە هەر قوتابیەک بە ئۆتۆمبیلەوە داخل ناو کەم بێ لەبەر ئەوەی جەنجاڵێکی یەکجار زۆر دروست دەکا ڕێژەی قوتابیانمان زیاتر لە 5,000 قوتابیە ئەوە وا دەکات ئەمە لێرە ڕێگا بە پایسکل بدەین بۆ ئەوەی داخلی ناوکەم بێت و تا دوا نوقتەی خۆی کە بەردەم کلاسەکەیتی لە جیاتی ئەوەی کە بە پیادە لە دەرەوەی کەم داخلی ناوکەم بێ کە وەک ئاماژەم پێکرد لە بەرجەنجاڵی ناوخەمپ و زۆری ڕێژەی قوتابیان ناتوانرێت سیارە بێت داخلی ناوکەم بێت ئەمە هاندانێکە کە پایسکل دەتوانێت داخل ببێ پایسکل دەتوانێت تاوەکو بەردەم باڵەخانەکەی بڕواکە کلاسەکەی لێە زۆر باشە کاکفات بێگومان سۆران ناوچەیەکی زۆری گەشتیاری لێە چاپۆش بە یەک دەست لێ نادرێ بۆیە ناوی شوێنە گەشتیارەکانە هێنم کا لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە بکەن ئەو شوێنە گەشتیاریە زیاتر و زیاتر خەڵک چای لێ بکات و زیاتر خەڵک چۆن ئەڵێت خۆشی تیا بگوزارێنێت بێگومان هەرێمی کوردستان لە زۆر ڕوەوە پێشەنگە لە بەرامبەر حکوومەتی فیدراڵی و لە بەرامبەر شارەکانی دیکە و ئێوە ئەتوانن لە ڕێی ئەمەوە لە ڕێی ئەم پاسکیل سواریەوە ئەمەش بکەن بە کولتورێک لە ناو شاری سۆران گەشتارێکی زۆر ڕووتان تێ ئەکات و چەپڵە بە یەک دەست وەگوتم لێ نادرێت لانی پەیوەندیدار چی بۆتان کردووە هەم لە ڕووی گەشتاریەوە شارەکە جوانترەکەن و هەمیش ئەیکەن بە کولتور چه هەماهەنگێکتان لەگەڵ لانی پەیوەندیدار کردووە هەڵبەتە لە پشت ئەم پرۆژەیەوە وەک ئاماژەم بێکرد کۆمەڵە پلان و کارێکی زۆر گەورەی لە پشتە ئەویش کە ئیداریەن ئەمە کاری لەسەر دەکەین و لەلایەن بەڕێز سەرۆکی زانکۆ تیمی سەرۆکاتی زانکۆ سۆرانەوە کە بڕیاری لێدرا و قسەبان لەسەر کردووە هەما هەنجیکردنە لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پێویست دەکا بۆ زیاتر بەکارهێنان و بۆ زیاتر بە نۆرمالیزەکردنی پایسکل و بە کللتورکردنی هەموو ئامادەکاریانەی کە لەسەر ئاستی شار پێویستە بکرێت کۆبنەوەی هاوبەشمان هەبیت و بانگشتی هەموو ئەو لایەنانە بکەین کە لایەنی معنینە لایەنی پەیوەندیدارن و بەشێکن بە نمونە هات و چۆ بە نمونە ئەو شوێنە گەشتیاریانە کە جەنابەت ئاماژت پێکرد پێویست دەکا شوێنی تایبەت پارکینگی تایبەت بە پایسکلیان هەبێت هەتاوەکو ئەوانەی کە بە پایسکل دەتوانن هات و چۆ بکەن و ئەو سیمای جوانە پێشانی دنیای دەرەوە بدەن
لەوێ بتوان پایسکلەکانیان پارک بکەن بەلایەنی کەمەوە و ڕەنگە پێویست بکە لایەنی تری وەکو شارەواری و ئەمە پلانێکی تۆکمەی دەوێت و کارمان لەسەر و قسەمان لەسەر کردووە مەلیژنی هاوبەشمان دەبیت و بۆ ئامادە سازی زیاتر. باشە. کاک فەهەد بە ژمارە ئەمەوێت بزانم بە ژمارە چەند کەس بەشداری لە پرۆژەکەتان کردووە ئەم پرۆژەیە چەندێکە دەستان پێ کردوەش بە ماوە پێم بڵێ. بەڵێ طبعاً ئەمە لەو دوو ڕۆژی ڕابردوو کە بە شێوەیە زێکی ڕسمی بە پایسکل داخلی ناو کەمپی زانکۆی سۆران بووین ئەمە وەکو دەستپێک و ڕاگەاندنی پرۆژەکەی بوو ئەگەر چی بڕیارەکە بڕیاری چەند ساڵێک پێش ئێستاە بەڵام لەبەر کۆمەڵە سەبەبەک نەمان دەتوانی جێبەجێ بکەین بۆ لەو تاوقیتەش جێبەجێمان کرد و دەستمان پێ کرد لەوەی کە دوا کاتەکانی ساڵی ئەکادیمی قۆناغی بە کالۆریۆسە بۆ ئەوەی لە ئایدە و لە ماوەی داهاتوودا ئەو تێگەیشتیان لەلا دروست ببی دەتوانن بە پایسکلی خۆیان ئامادەسازی لۆ هەبوونی پایسکلێکیان بکەن لەو تەقیتی ڕامانگەیاند ئەو ڕێژەیەش سەبارەت بەو ژمارەی کە باسەکەی ئەو ڕێژەیە کە ئەمە وەکو دەستپێک و ڕاگانی پرۆژەکە بەشداریمان تێگەر ڕێژەیەکی مەحدود بوو لەبەر کۆمەڵە سەبەبێک یەک لەوانە ئەمە نەمانەویست بە گروپێکی زۆر فراوانەوە لە جادە و ڕێگابانەکان بڕۆین بۆ ئەوەی نەبێتە چالاکیی پێشبڕچێیی بەڕاستی چکە ئەمە بەڕاستی ئیشمان لەسەر دیشاندانی واقعی ناو کۆمەڵگایەکەیە بۆیە بە شێوازەکی واقعیانە ئەمە دەرکەوتین و لە ماڵەوە بە شێوازەکی واقعیانە داخلی ناو کەمپی زانکۆ بووین و چوینە سەرکار و دەواممان. باشە کاک فەهەد گەروا بێت خەڵک تا چەند پێشوازی لەم پرۆژەی ئێوە کرد مادەم ئێوە بە گروپ نەچون و بە تاکە کەسی چەند ژمارەکەتان مەحدود بووە بێگومان ئەبێت ڕنگدانەوەیکیشی هەبوو بێت لەناو کۆمەڵگە. بەڵێ ئەکید ئەمە تەوان تەنها دوو ڕۆژی نێوانی ڕاگەاندنی پرۆژەکە و لەگەر ئەو لەحزەیە کە لەگەڵ جەنابەت بەشدارم و قسەیەکەم ڕەنگە کاتی زیاتری بێ لە ئەوی بتوانین کا ڕنگدانەوەکەی چەندە بەڵام خۆشبەختانە ئەمە وەکو ئەوەی کە دەیبینین و لە واقع و لە ناو قوتابیان و هەروەها ستافی زانکۆی یەکجار دەنگدانەوەیەکی باشی هەبووە یەکجار پێشوازی لێکرایە یەکجار دەستخۆشی لەو کارەکرایە چکە بەڕاستی ئەمە ئەگەر لای خۆشمان وەکو با بڵێن سۆران بیاخود هەرێمی کوردستان و بەعام شەرق ئەوسەد ئەگەر شتێکی تۆزەک نوێژ بیت بەڵام لە دنیای دەرەوە خۆتان دەزانن شتێکی زۆر ئاسایی و نۆرمال بۆ و زۆر دەمێک کە خەڵک تەنانەت لەو ڕۆژانی ڕابرد و سەرۆکوەزیرانی بەریتانیا بە پایسکل دەچۆ سەر لە مارکێت دەرەچوو دەڕۆیشتەوە ماڵەوە. ئەمە لە کاتێکدا ئێستا لە سەر ئاستی دنیا زیاتر لە 1 بلیۆن پایسکل لە ڕۆژانە بەکار دێت یعنی بەپێی ئەو داتانەی کە هەیە ڕۆژانە زیاتر لە 1 بلیۆن پایسکل تەنها وڵاتێکی وەکو سین نێزیکەی 500 ملیۆن پایسکل ڕۆژانە خەڵک پێدەستە سەردەوام و سەر ئیشی ڕۆژانەی خۆیان. باڵێت ڕاستە ئێستا دوو ڕۆژە ئێوە پرۆژەکەتان ڕاگەاندن بەڵام بیری ئەوەتان کردوتەوە کە تەنها خودی خۆتانە بە زانکۆکەی خۆتان نەبێت لە زانکۆکانی دیکەش هەمان پرۆژە ڕابگەێنن یا لەگەڵیانە هاوکاری بکەن تیمێکی هاوبەش دروست بکەن بۆی کە زیاتر و زیاتر بە کولتور بکرێت مەبەستم شارەکانی زۆر پرسیارێکی زۆر جوان زۆرم پێ خۆش بوو کە لەو بارەی تەوانەمە کە باس لە زانکۆ دەکەین زانکۆی سۆران پرۆژەکان وەکو ئەرکێکی ئەخلاقی بە پرۆژەیەکی سنووری زانکۆ درێژ ئەەکەینەوە بەڕاستی یعنی پرۆژەکان لەسەر ئاستی نیشتیمان لەسەر ئاستی وڵات سیر دەکەین بەتایبێت پرۆژەیەکی هاوشێوەی لەمە ئەمە لەو پلانی داهاتوو یەکێک لە ئیشەکانی کە قسەمان لەسەر کردووە و بڕیاری لێدراوە وەک باسیشم کرد لە ناوەندەکانی تری خوێندن لە شوێنەکانی تر ئەگەر لە ڕێی کۆڕ و سمیناراتیش بیت بە شێوازی ئۆنلاینیش بیت هەماهەنگی بکەین بۆ ئەوەی سوودەکانی بەکارهێنانی پایسکل چ لە ڕووی کولفە و تێچووەوە چ لە ڕووی جەستەیی و
لە شولارێکی جوانەوە بگەینین تا خەڵک هاان بدەین لەوەی پایسکل بەکاربین کەواتە ئەمە تەنها زانکۆی سۆرانمان کردیتە دەواازەیەک بۆ گەیاندنی پەیامی خۆمان بەڵام پەیامەکە بۆ تەواوی شار و تەواوی کوردستانیشە. بەڵێ کاکفات پێشتر پارێزگاری سلێمانی با پایسکل چەند جارێک لە ناو شار دەرکەوت و چۆ بۆ دەوامی. جگەلەوەی کە ئێوە وەکو قوتابی زانکۆ کار لەسەر بە کولتورکردنی پاسکیل سواریەکەن لە ناو زانکۆ لە ناو قوتابیان هیچ هەوڵی ئەوەش ئەدەن کە بچنە لای بەرپرسانی شارەکەتان و داوایان لێ بکەن هیچ دەبێت چەند ڕۆژێک لەبەر کە هاوکاری ئێوە بکەن ئەو بە پاسکیل بێنە سەرکارەکانیان. خۆی بەشێک لە کاری پرۆژەکە ئەو هەباهەنجێ بوو کە لەگەڵدام و دەستگایەکان دەیکەین کاتێک کە لەگەڵدا و دەستگایەکانی تری شار ئەو هەماهەنجی ئەەکەین ئەکییت تەسەوڕ ناکەم ئەمە تەکلیفیان لێ بکەین و هەستەکەم ئەو ڕۆحیەتە بەخۆیدا لە بەرپرسانی شار و خەڵکیشدا هەبیت بەڵام تۆزێک کارێکی وای دەویست کە ئەمە دەستپێک بین پرۆژەکەی ڕابگەین بە شێوازەکی ڕسمی ئەگەرنا بە شێوەیەکی گشتیش ئەمە هەز دەکەین ینی ڕۆحیەتێکی زۆر باش لە ناو خەڵکدا هەیە بۆیە ئەگەر بیانوشە بوو لە ئەوەی ئەمە دیسا هەر تەکلیفەکەین و هەرچەندە باوەڕ ناکەم پێویست بە تەکلیف بکات و خۆیان ئەو ڕۆحیەتیان هەیە و بەشدار بکەن لەگەڵمان. بێگوبانم پرسیارەی من و وەڵامەکەی جەنابیشت ئەوە نەیتر هیواخوازین کە وا بکات لە ناخیانە ئەو حاڵەتە دروست بکات کە خۆیان داواسان لێ بکەن لە ڕێی کەمپەکەتانەوە یان لە ڕێی پرۆژەکەتانەوە ئاگداری خەڵکنەوە کە بەرپرسان یاخود بەڕێوبەرانی فەرمانگەکان بە پاسکیل هاتوچۆ ئەکەن. بابزانام لەناو خانەوادەکانی خۆتان چەندێک کاریگەریتان هەبووە لەسەر ئەندامانی خێزانتان خانەوادەتان کە لەگەڵ ئێوەیە بەشدار بن. طبعا ئەمە پلانی پرۆژەکەی هەروایە یعنی ئەمە تەنها وەک باسم کردناوەند زانکۆمان کردە دەواازەیەک لە ڕاگەانی پرۆژەکەی ئەگەرنا ئەمە بە پێویست ینی پێویستە کە کاریگەریمان بەلایانی کەمەوە جارێ لە ماڵی خۆمان ڕادستی پێ بکەین و ئەکەیت ئەوەشمان کردو و ڕەنگە لە ڕووی ڕیکلامی و یاخود پلانێکی تۆکمە و ڕسمی نەبوو بێت بەڵام ئێمە کارمان لەسەر کردو بەش بە حاڵی خۆم بەڵام پەیامەکەم دیسا لە ڕێگەی ئێوە و شاشە جوانە کەشتانەوە بۆ تەواوی کەس و کار و خێزانی قوتابیان و ستافی زانکۆی سۆران و تەواوی خەڵکی کوردستانیش ئەوەیە کە هەر لە ماڵی خۆمان ڕادستی پێ بکەین و بۆ ئەوەی بەڕاستی ئەو لۆدە زۆرەی کە لەسەر ژینگەیە ئەو جەنجاڵی کە لە بازاردا هەیە ئەو شەکەتی و مادیبوونەی جەستەیە کە بە خەڵک ڕ دیارە لە نزیجەی زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل بەڕاستی کەم ببییتەوە هەوڵ بدەین تەکانێک بدەینە کۆمەلگای بە ئاراستەی تەندروستێکی باشتری ناو کۆمەلگا و تاک بە تاچی کورد. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک فەهەد کەریم سەرپەرشتیاری پرۆژە بە کولتورکردنی پایسکل بۆ هیوایی کە هەر لە خێزانەکانتانەوە هەموو کۆمەڵگەش پاڵپشتی ئێوە بکەن و ئێمەش لێرەوەکو بەرنامەکەمان پاڵپشتی ئێوە ئەەکەین کە ئەم دیاردە جوانە کە ئێستا ئێوە کردتانە بە دیاردە لە ناو شاری سۆران و پرۆژەکەتان سەرکەوتو بێت و پاسکیل ساری بکرێت بە کولتور لە ناو هەموو هەرێمی کوردستان. زۆر سپاس دەکەین کاک فەهەد دووبارە. سپاس بۆ جەنابیشت و دەمەوێت دەرفەتێکی شوەر بگرم ئەگەر ڕوخسەت بیت بە چەند سانیەک لە طبعاً ئەمە پێش ئەوە درێژکراوەی پرۆژەیەکی فراوانتری بواری ژینگەیە کە لە دوومانجی ڕابردوو پرۆژەیەکی ترمان ڕاگەان ئەویش بە ناچارکردنی قوتابیە بە چاندنی نەمامێک. طبعاً ئێستا پرۆژەکە لە بواری جێبەجێکردندا ئەم پرۆژەیەش ساڵانە چەند هزار نەمامێک ئامادە دەکات و بۆ چاندن هەڵبەتە ئەمە بەو نیەتە و ڕۆحیەتەی بووە کە تەنها ڕەنگە سنووری زانکۆ ئەو هەموو نەمامە هەڵنەگرێ ڕەنگە ڕێژەی پێویستی ئەمە ڕێژێ بەپێی ستانداردەکان ڕێژێ سەوزای زانکۆی تەواو بکەین سنوورەکە درێژ بکەینەوە بۆ ناوشار بەشەکانی تری شار و بەشەکانی تری شارەکانی تری کوردستان یعنی ناوچەکانی تریش بگرێتەوە. ئەمە هەر درێژکراوەی ئەو پرۆژە ژینگەیە کە زانکۆی سۆران کاری لەسەر کردو پێشتر بڕیاری لێداوە لە داهاتوشدا زیاتر بەرەو پێشەوەی بین و پلانی باشتریشمان لە گەرم و گورتریش لە بەرنامەیدا هەیە و ئیشاڵڵە لە ماوەی داهات و ئەوانیش ڕائگەین و جێبەجیانەکەین.
دووبارە سپاس بۆ تۆ کاک فەهەد دەستەکان خۆش بێت بێگومان ئەم چەند خاڵی کە لە کۆتایی ئاماژەت پێدا گرنگیەوە دەرەخات ئێوە تەنها بەوتە نییە وەکو کردداریش کارتان بۆ کردووە سپاس زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوەش بەڵێ ئێساش پێوەکەوە دەچینە ڕەوشی کەش و هەوا بابزانین کەش و هەوا بە چ شێوەیەکە و پلەکانی گەرما چۆنن بینەری ڕەوشی کەش و هەوا بووینجا ئەم گەرمایە زۆر کاریگەری هەیە با تایبەتی دیبەنی وشکبوونی دەریاچەی وان کە بەهۆی گەرماوە وشک بووە هەرچەندە سەرنجڕاکێشە بەڵام زیانێکی زۆریشی هەیە دەریاچەی ئاگۆل کە زیاتر لە 407 هکتار ڕووبەری لە شارۆچکەی ئۆزاڵپی پارێزگای وانی باکووری کوردستانی داپۆشیوە بەڵام بەهۆی کەمی باران و بەرزبوونەوەی پلەی گەرماوە بە هەڵم بوون ئاوی دەریاچەکە وشکی کردووە بە شێوەیەک کە هاوڵاتیان بە پیادە و ئۆتۆمبیل بە ئاسانی بە ناویادا هاتوچۆ دەکەن وەرگدەشتبینن ئەوە دەریاچەکەی ئێستا وشک بووە هەروەها باڵندەکانی ناوچەکە ناچار بوون بۆ شوێنی دیکە کۆچ بکەن و دەریاچەی ئاگۆل کە 30 کیلۆمەتر لە شارۆچکەکەەوە دوورە سەرچاوی ئاوێکی لە بەفر و بارانەوە بۆ ئاهات و درێژایی کەناراوەکانی 9 کیلۆمەترە ئەم ساڵ وشکە ساڵی بە خراپی کاری تێکردووە و پێشبینیش دەکرێت بەهۆی وشکبوونی ئاوی دەریاچەکە زیانێکی زۆر بە سامانی ماسی و کشت و کاڵی ناوچەکە بگات بێگومان ئەم ساڵێکی بێباران بوو و لە زۆربەی شوێنەکان کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەوە هەندێک لەو دەریاچانە وشک بوون وەک دەیبینن ئێستا ئەو دەریاچەیە کە خەڵک گەشت و سەیرانی بۆ دەکرد ئێستا بە شێوەیەک وشک بووە کە ئۆتۆمبیل بە ناویدا هاتوچۆکات و ئەمە بێگومان مەترسێکی زۆر گەورەیە لەسەر ژینگەی زەوی. گەرما وردە وردە هات گەرماکە نەک هێمەی مرۆڤ وەڕس ئەکات بەڵکو تەنانەت بۆ ئاژەڵانیش بێزارکەرە و خواردنیان دەست ناکرێت بۆیە ئاژەڵدارانی پارێزگای موش
کۆچەکانیان بۆ کۆستانەکان و بەرزایەکان دەست پێ کردوتەوە بۆ ئەوی کە لە گەرمای هاوین دووریان بخەنەوە هەروەها لەو ناوچانە ئاژەڵەکانیان بلەوەڕێنن کە ئێستا گژوگیاتیاندا گەشە دەکات و کوێستانەکان 7 کیلۆمەتر لە سنووری گوندەکانی پارێزگای موش دوورن و دەبێت هەموو ئەو ڕێگە بە پیادە بڕۆن ئەو ماوەیە لە کوێستانەکانیش دەمێننەوە ڕۆژانە دووجار مەڕەکانیان دەدۆشن و چەندین بەرهەمی سپیاییش بەرهەم دێن. لەگەڵ هاتنی وەرزی گەرما و هاوین ئاژەڵداران لە گوندەکانی سۆرگودن یوژونتەپە یوکسارزیمە ساریداڵ و ئیلیچە لە پارێزگای موشی باکووری کوردستان ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی مەڕ و ئاژەڵەکانیان بۆ کوێستانەکان بگوازنەوە و بە درێژایی وەرزی گەرما لەو ناوچانە بمێننەوە هەرچەندە ڕێگەیەکی سەخت دەبڕن بەڵام وەک ئاژەڵداران دەڵێن ناچارن. وەک گوند نشینان بە نزیکەی 9,000 ئاژەڵی بچووک و 350 ئاژەڵی گەورەوە بەرەو کوێستان بەڕێکەوتون کە 7 کیلۆمەتر لە ناوچەکەیان و دوورە بەڵام ناچاری نەو کۆچە بکەین چونکە ئێستا و ناوچانە لە وەرگای باشی تێدایە. ئاژەڵدار و مەڕدارانی باکووری کوردستان ساڵانە لەم کاتەی وەرزی ساڵدا بەرەو کوێستانەکان کۆز دەکەن و زیاتر لە 2 مانگ لەو ناوچانە دەمێننەوە بۆەوەی مەڕ و ئاژەڵەکانیان لە گەرمای بەتین بپارێزن و لە کەش و هەوایەکی فێنکدا بیان لەوەڕێنن. بۆ ئەوەی ئاژەڵەکەمان لە ناو نەچن لە گەرمادا ڕوو دەکەینە کوێستانەکان لێرەدا 2 مانگ دەمێنینەوە و پەنیر و ڕۆنی خۆماڵی بەرهەم دێنین لەبەرەوە پێویستە باش چاودێری ئاژەڵەکانمان بکەین هەموو ئەوانەی لە گوندەکەدا سەرقاڵی ئاژەڵدارین دێنە ئێرە. ئاژەڵدار و کۆچەرەکانی موش مەڕ و ئاژەڵەکانیان بە پیادە و بە دووری زیاتر لە 7 کیلۆمەتر بۆ کوێستانەکان دەگوازنەوە بەشێک لە پێداویستەکانیش بە تراکتۆر و بارهەڵگر دەگوازنەوە لەو ماوەی لە کوێستانەکانیش دەمێننەوە ڕۆژانە 2 زەرمەڕەکانیان دەدۆژن و چەندین بەرهەمی سپیایی وەک ماست و پەنیر و پێستە بەرهەم دەهێنن. ئێستا لە جیهاندا ئافرەتان زۆر وەرزش و زۆر کارێک ئەکەن جیاواز بێت کە تەنانەت پیاوانیش پێیان ناکرێت و ئافرەتێکی تەمەن 36 ساڵانی فەڕەنسی کە یاریزانێکی ماتادۆر و ئەسپسوارێکی لێ هاتووە تاکە ئافرەتەکە لە شاری مەدرید بوێرانە ڕوبەڕووی گاکان دەبێتەوە ئەو ڕۆژانە لە ڕێگای سۆشیال میدیاوە چالاکی بڵاو دەکاتەوە و لە ئەکاونتی ئینستاگرامەکەیشی خاوەنی 100,000 فۆلۆوەرزە و ناوبانگێکی زۆریشی دەرکردووە هەم یاریەکەی مەترسیدارە و جگەلەوەش ئەسپسوارێکی زۆر باشە با بینەری. لیا ڤێسێنس ئافرەتێکی تەمەن 36 ساڵانی فڕەنسیە کە یاریزانی ماتادۆر و ئەسپسوارێکی لێهاتووە. ئەو تاکە ئافرەتە لە مەدرید کە یاریزانی ماتۆدۆری ئیسپانیە و بوێرانە ڕوبەڕووی گاکان دەبێتەوە. Tout simplement parce que le taureau ne détermine pas le sexe de ئەم هونەرە تایبەت بە پیاوان نییە جیاوازی ڕەگەزی لەم هونەرەدا نییە هەر کەسێک حەزۆ خولگای فێربوونی هەبێت دەتوانێت سەرکەوتوو بێت کەسێک کە بوێر و نەترس بێت دەتوانێت ببێتە ماتادۆر یاخود سوارچاکێکی لێهاتوو من لەم ڕێگایەوە زۆر زەحمەتیم کێشا بەڵام لە کۆتاییدا سەرکەوتوو بووم. De la même manière qu'un homme aurait commencé dans cette voie-là. لیا باس لەوە دەکات ئافرەتبوونی هیچ کات نەبووتە بەربەست لە بەردەم هەوڵ و سەرکەوتنەکانی و بەردەوام وەکو هەر ئافرەتێکی لێهاتوو هەوڵی پەرەدانی بەم حەزە داوە ئاسپسواری دەکات و ماتادۆرێکی لێهاتووشە و بەشداری ڕکابەریەکان دەکات. لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گاکان من هەموو کات ترسم هەیە ناتوانم بڵێم ئێستا کە یاریزانێکی لێهاتووم ئیتر ناترسم چونکە تۆ تەندروستی و ژیانت دەخەیتە مەترسیەوە بەڵام هەموو کات هەوڵ دەدەم کۆنتترۆلی ترسەکەم بکەم و بارودۆخەکە بخەمە ژێر چاودێری و کۆنتترۆڵێکی وردەوە تاوەکو بتوانم براوە بم. Il faut respirer un bon coup avant de rentrer dans l'arène à Séville. لیا تاکە ئافرەتە لە مەدرید کە ئەم ڕێگای گرتووەتە بەر بوێرانە بەشداری ڕکابەریەکان دەکات ئەو ڕۆژانە چاڵێکیەکانی لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە لە ئەکاونتی ئینستاگرامی خاوەنی 100,000 فۆلۆوەرزە.
15 فیلە سەرکەشەکەی ناوچەی کۆنمینگی هندستانتان بۆ باس دەکەم کە گەیشتونەتە باشووری ڕۆژاوای چین. زیانێکی زۆریش بە بەروبوومی کشت و کاڵی و کۆگاکانی چینیان گەیاندووە و کۆی زیانەکانیش بە زیاتر لە 1 ملیۆن دۆلار دەخەمڕێنرێت. بەرپرسانی ژینگەی هندستان لە ڕێگەی چەندین فڕۆکەی بێفڕۆکەوانە و چاودێری ئەم فیلانە دەکەن و هەوڵی کۆنتترۆلکردنیان دەدەن بۆی کە زیانی گیانیان نەبێت و هەروها زیانی زیاتری مادیش بە خەڵک نەگەێنن و خۆشیان دەپارێزن کە زیانش بە خودی فیلەکان نەگەێنن بێڵن بەناو سروشتدا بڕۆن بەڵام بێ ئەوەی کە زیانیان هەبێت لەگەڵ ئەوەشدا زیانێکی زۆریان هەبووە. ئێستاش ئاگادارتان دەکەمەوە لە بەهای دراوە بیانیەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە بۆتان نەخوێن. $100 بەرامبەر بە 149,700 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 182,000 دیناری عراقیە، 100 پاوند بەرامبەر بە 211,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,500 دیناری عراقیە و 100 تومەنی ئێرانیش بە 6,300 دیناری عراقیە. دێمە سەر نرخی زێر کە مسقالێک زێری عیار 24 بە 455,000 دیناری عراقیە، مسقالێکیش زێری عیار 21 بە 400,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 18 بە 340,000 دیناری عراقی. ئەوش نرخی زێر و هەروەها نرخی دراوەکان. باشە دێمە سەر بابەتێکی دیکە کە هۆشداری دەدرێتە ئەو کەسانەی کە قاوە زۆر ئەخۆنەوە. جا ئێستاوانی کە کارمەندن لەگەڵ ئێمە و بەیەکەوە هاوکاری یەکن قاوەخۆرێکی زۆر بەناوبانگل لە ناو ئۆفیس کە لەگەڵمانان بەتایبەتی لە ناو نیوزڕۆم بەهاگوێ بگرن لێمان. ڕۆژنامەی دێلی مێلی بەریتانی بڵاوی کردوێتەوە بە پێی لێکۆڵینەوەیەکی نوێ ئەوانەی کە ڕۆژانە لە 4 کوب زیاتر قاوە دەخۆنەوە ئەگەری توشبوون بە نەخۆشی گلۆکۆمایان هەیە و هەروەها ڕوونیش کراوەتەوە ئەو نەخۆشیە بەهۆی بەرزبوونەوەی ناسروشتی پەستانەوە دروست دەبێت و زیانێکی زۆر گەورە بە چاو دەگەێنێت. بە شێوەیەکی سروشتیش هۆکاری لە دەستدانی بینایی ئەو کەسانەیە کە تەمەنیان لەسەر و 6 ساڵەوەیە. بە پێی راپۆرتەکە هۆکاری لە 10 حاڵەتەکانی لە دەستدانی بینایی لە بەریتانیا و نەخۆشی گڵۆکۆمایە. کێشەی سەرەکی ئەو نەخۆشیەش ئەوەیە نیشانەکانی دەرناکەون تا ئەو کاتێک کە دەگاتە قۆناغێکی پێشکەوتوو. لە ناو ئەوانیش قاوە زۆر دەخۆنەوە ئەو کەسانەی لە ناو خێزانەکانیاندا مێژوویەکان لەگەڵ گڵۆکۆما هەیە مەترسی توشبوونیان زیاترە. ئینشاءڵڵا بەو هیوایم کە ئەمانە کە باسمان لێوە کرد دوور بێت لە کاکسامانی ئەسایمنت و هەروەها لە خاتو نووشین کە لە دیسکی ڕۆژاوایە چون ئەو دوانەمان لە ناو نیوزڕوم زۆر حەزیان لە قاوەیە. باشە ئەمەش ئەو بابەتە بکە لەسەر قاوە باسمان لێوە کرد. لە شوێنێکی داخراو لە کۆشکێکی زۆر گەورە لە ناو ڕێرەوی پێشەنگایەکی سەرسوورهێنەر کە زیاتر لە 12 نیوە پەیکەری سێزاری ڕۆما تێدا نمایش کراوە تەنیا نەبووتە جێگەی سەرنج بەڵکو جگە لەوانە وێنە بەناوبانگەکانی سەردەمی ڕیسانسەکانی ڕۆمان و وێنەی ئاژەڵە سەیر و جیاوازەکانی هونەرمەندانی وەکو جیان ڕۆینرێز و برێرنی و ئانتۆنیۆ کانۆ و دامین هێرست کە زۆر زیاتر شتەکانی لەناو ئەم پێشەنگایە هەیە یاخود بابەتەکانی لەو پێشەنگایە هەیە زیاتر سەرنجی سەردارکارانی بۆ خۆی ڕاکێشاوە ئێمەش بۆ ئێوە کردومانەتە راپۆرتێک ئامادەی بکەین. دامین هێرست بۆ ماوەی چەند ساڵێکە بە بەردەوام یەکێک بووە لە هونەرمەندە گەنجە بەناوبانگەکانی بەریتانیا کە سەرەتا بە دروستکردنی پەیکەری نیوە مرۆڤ و نیوەی سەری جوانەگا ناوبانگێکی زۆری پەیدا کرد. کام جۆرە پەیکەرانە لە ناو ڕۆمیەکان تایبەتمەندی خۆی هەیە گرنگی تایبەتی پێدەدرێت بەو پەیکەرانەی کە نیوەیان مرۆڤ و نیوەکەی دیکەیان ئاژەڵە.
ئەوەی هێرس لەم پێشانگایەدا کردوێتی تا ئەو شوێنەی کە توانیوێتی کاری لەسەر بابەتە کۆن و دێرینەکان کە ئاوێتی دنیای مۆدێرنە بکات وا دەکات مرۆڤ بیر بکاتەوە کە مرۆڤایەتی چەند ڕێگەیەکی بڕیوە تا گەیشتووەتە ئێستا و هێشتا ڕێگەیەکی زۆر دوور و درێژی لە پێشە و ڕەنگە ئەم پەیکەرە مۆدێرنانە ئێستا لە داهاتوو هەمان پەیکەرە کۆن و دێرینەکان بن لە پێشانگایەکی دیکە بەراوردیان پێدەکرێت. پەیکەرەکانی ئەم پێشانگایە جیاوازن لە پێشانگاکانی دیکە کە تەنیا پەیکەری مرۆڤ یاخود پەیکەری ئاژەڵی بەجیا تێدایە. لێرە تێکەڵەیەک لە پەیکەری کەسە ناودارەکانی ڕۆما و ئاژەڵە تاقیگەیەکان کە بەهۆی تاقیکردنەوەکان گۆڕانکاری لە فیزیۆلۆژی جەستەیان هاتووە. ئەم پێشانگایانە زیاتر هزر و بیر دەهێنێتەوە جوڵە و هزر بەخەبەر دەهێنێتەوە کە بە سەرنجێکی ورتر لەم کارانە بڕوانین هەریەکە لەم پەیکەر و کارانە لە خاڵێک لە مێژوو وەستاون و ببینینیان دەچیتەوە ئەو سەردەما. یەکگرتنی هونەری پەیکەرتاشی بەریتانی دامین هارست و پەیکەرتاشانی ڕۆما بۆتە هۆی لەدایکبوونی پێشانگایەک بە دوو ڕەهەندی مۆدرن و کلاسیک کە ئەمە تایبەتمەندی پێشانگاکە دەرەخات و پەیکەرەکان لێرە بە برۆنز و بەردی مەڕمەڕ دروستکراون. وەک بڵێیت هەموو ئەمانە بارتەقای کەشتیەکی نقمبووی 2000 ساڵە لە ژێر دەریایە تەمەنیان هەیە. ئەمانەش ئەوەندەی دیکە سیمایەکی سەرنجڕاکێش بەم پێشانگایە دەدەن. لە ڕۆماوە بەرەو فەڕەنسا لە شاری مارسیلیای فەڕەنسا بەشێک لە هونەرمەندان لە ناو ئەو باڵاخانە ئۆفیسانە کاریان دەکرد دواتر نمایشی دەکەن کە چۆڵن و بۆ ماوەیەکی زۆرە کارەکان یاخود کاری تێدا ناکرێت. هونەرمەندانیش سەرەڕای دڵخۆشییان بۆ ئەو هەنگاوە پێیان وایە دەرفەتی کاری هونەری باشتر و زیاتریان دەبێت. هونەرمەندان لە هەر سوچێک بۆ شایەک بدۆزنەوە دەیکەنە دەرفەت بۆ پیشاندانی کارە هونەریەکان. بە تایبەت ئەو کارانەی گوزارش لە هونەری سەردەمیانە و دۆخی کۆمەلگا دەکات. لە شاری مارسیلیای باشووری فەڕەنسا بە سوودوەرگرتن لە ئۆفیسە چۆڵەکان پێشانگاوکاری هونەری بۆ هونەرمەندان بەڕێوەچوو. ئەم بینایە لە سەتا دەی چۆڵ بووە لەبەر ئەوەش خاوەنەکەی داوای لە ئێمە کرد کە کارە هونەریەکانمانی تێدا نمایش بکەین. زۆر باڵەخانەی دیکە هەیە چۆڵ بووە ناتوانین بەم جۆرە بەکاریان بێنین. هونەرمەندان بەشێک لە گرفتەکانیان نەبوونی شوێنی گونجاوە بۆکردنەوەی پێشانگا و هەڵگرتنی کارەکانیان سەرەڕای کری ئەو شوێنە. بەڵام لە هەبوونی ئۆفیسە چۆڵ و بینا چۆڵەکان بە گرنگی دەزانن کە بتوانن سوودی لێ ببینن ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێت. من 12 متر چوارگۆشم هەیە بۆ هەر مەترێکی چوارگۆشە 8 یۆرۆ دەدەم بۆیە لە مانگێکدا 100 یۆرۆ دەدەم و ئەوەش گونجاوە هەروەها دەتوانین 9 نۆیەم بەکاربهێنین بۆ شوێنی پیشەنگاکە. بەهاتنی ڤایرۆسی کۆرۆنا کارە هونەری و بەرهەمە هونەریەکان پاشەکشەیان بەخۆ بینی بەڵام هونەردۆسان لە هەموو جیهان لە دەرفەتەکان دەگەڕێن تا دووبارە ڕنگ ببەخشنەوە و بوونی بینا و ئۆفیسە چۆڵەکانیش بووەتە دەواازەیەک بۆ نمایشی هونەر لە فەڕەنسا. ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر پایسکل سواری بوو لەبەر ئەوەی کە دەمانەوێت تەندروستێکی باشمان هەبێت ژن بێمان پارێزراو بێت. ئێوە دەزانن کە ئێمە ڕۆژانە لە بەرنامەی ڕۆژ باش کۆمەڵێ بەرگە و بابەت کە ئاماداکەی زۆر زیاتر جەخت دەکەین لەسەر ئەوەی کە تەندروست باش بین و ئەو زانیاریانتان بۆ گوازینەوە. ئەم ڕۆژ باس لە ڕۆشتن بە پیادە ئەکەین زانین چەند سوودی هەیە و هەندێک زانیاریش هەیە هەڵەیە نەمانزانیەوە لێرە پشتڕاستیەکەینەوە. ڕۆژانە چەند هەنگاو بە پیادە بڕۆین و بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەیە کە لەلایەن زانکۆی هێردفۆردشایەری بەریتانی پێویستە ڕۆژانە 4400 هەنگاو بە پیادە بڕۆین بۆ ئەوەی تووشی نەخۆشیە درێژخایەنەکان نەبین. هەروەها دەبێت ئەو 4400 هەنگاوە بە 53 خولەک ببڕین. ئاماژە بۆش کراوە چالاکیە جەستەیەکان مەترسی توشبوون بە نەخۆشیە مەترسیدارەکانی وەک شێرپەنجە شەکرای جۆری دووهەم کەم دەکەنەوە. زانایانی زانکۆی هێردفۆردشایر جەخت دەکەنەوە کە ئەو بۆچوونەی دەوترێت دەبێت مرۆڤ ڕۆژانە 10,000 هەنگاو بڕوات زۆر زیادەڕەوی تیادا کراوە. ڕەنگە سوودی نەبێت ڕەنگە زیانیشی هەبێت. زانایان داوا دەکەن ڕۆشتنی بە پیادە باشتر وایە ڕۆژانە جێگیر بکرێت. واتە
ئەگەر ڕۆژانە تۆ لە کاتژمێر 9 بەیانی و بە پیادە تا 10 بەیانی ئەڕۆی ئەوە بە هەمان کات و لە هەمان سات ئەبێ تۆ دووبارە دەست بکەیتەوە بە ڕۆژدواتە بۆ سبەی تۆ لە کاتژمێر 9 بۆ 10 تۆ بڕۆی دواتە جێگیری بکەیت ڕۆژانە کاتژمێرەکەت جێگیر بکەیت وا هیوادارین کە بەم زانیاریانە بتوانین سوود بە ئێوە بگەینین کە تەندروست باش بن. ئەمیش بڕگە و بابەتەکانی ڕۆژباشی ئەمڕۆ هیوادارم تا بڕگە و بابەتەکان بەدووری ئێوە بووبێت چونکە دەمانەوەیت باشترینەکانتان پێش بکەین تا سبەینێ بە پێشان بەدەمەوە بەخواتان دەستبێت.